فستیوالا به سرپرشتیا گشت و گوزارا کوی سالانه تکرن رهبری گشت و گوزار رزدار اسماعیل عبدالله لگلمه کاک اسماعیل دم باش و سپاس با آماده بوناوا کمتری دم جمیره که مایه هندرین فستیوال بکن و خوب و پیشوازی کرنا جه چند سرادان کاران آماده کریه. بله ام کاتتان باش ام کاتی بینرانی کوردستان 24 باش وڵا بەر لەوەی وڵامی پرسیارەکەت دەمەدەمەی ئەوە ڕاستکەمەوە کە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە لایەنێکە لە لایەنانی بەڕێوەچوونی فستیڤالەکە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی ناحەی تەقتەق بە بەشداری چەند بەڕێوەبەرایەتی و فەرمانگەیەک بەڕێوە دەچێت دیارە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیش یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانەی بەشدارە لە فستیڤالەکەی ئەم ساڵ بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت بە پێی پێشبینیەکانی ئێمە بەپێی ئەو ئامار و داتایانەی کە بۆ ساڵانی ڕابردوو لە بەردەستماندایە پێشبینی دەکەین لە ماوەی ئەو 2 ڕۆژەدا زیاتر لە 15,000 گەشتیار سەردانی فستیڤالەکە بکەن. باشە ئەو گەشتیارانە زیاتر لە کام ناوچەوە ڕوودەکەنە ناوچەکەتان بە تایبەت بۆ سەردانکردنی فستیڤالەکە؟ زۆربەی هەرە زۆری گەشتیارەکانی سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای کۆیە دەکەن بە تایبەت ناوچە گەشتیارەکانی تەقتەق لە شاری کەرکووک و لە ناوچەکانی تری عێراقەوە دێن لە بەرەوەی خۆتان دەزانن تەقتەق وەک ناوچەیەکی گەشتیاریە وەک ناوچەیەکی گەشتیاری نزیکترین شوێنە لە شاری کەرکووکەوە وەروە گەشتیاریشمانەیە لە سنتەری پارێزگای هەولێر وەروە لە کۆیە لە شوێنەکانی ترەوە سەردانی ناوچە گەشتیاریەکانمان دەکەن بەڵام 190 ئەو گەشتیارە نێرەڕۆ تەقتەق دەکەن لە ڕێگەی شاری کەرکووکەوە دێن یعنی گەشتیاری کەرکووک و ناوچەکانی تری عێراقن. باشە ئەم فستیڤالە چ تایبەتمەندیەکی بەخۆی هەیە کە ئیسماعیل جوداتر لە فستیڤالەکانی ناوچەکانی دیکە یان هەر لە تەقتەق هەبن؟ بەڵێ فستیڤالەکە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە یەک لەو تایبەتمەندیانە ئێمە ئەوەی دەبینین و دەبیستین فستیڤال بەچی زۆری لە شارە گەورەکان ئەنجام دەدرێت لە سنتەری پارێزگاکان لە قەزاکان بەڵام فستیڤاڵی هەنجیر و بەروبوومە کشتتوکاڵیەکان لە تەقتەق کە شارۆچکەیەکە لە شارۆچکەکانی کوردستان جگە لەوەش تەقتەق وابزانم ژمارەیەکی پیاوانی تۆمار کردووە لە بەرهەمهێنانی هەنجیر لە کوردستاندا بەهۆی ئەوەی کە ڕۆژانە زیاتر لە 40 تەن هەنجیر بەرهەم دەیەندێ لە شاری تەقتەق و هەروەها تەقتەق تایبەتمەندی تریشی هەیە بۆی کە لە فستیڤالەکەدا کۆمەڵێک چالاکی ئاوی ئەنجام دەدرێت مەلەوانەکان کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدەن فستیڤالەکە دەکەوێتە سەر زەی بچووک پێم وایە یەکەم شوێنە لە کوردستان کە فستیڤاڵی دەکەوێتە سەر زەی بچووک ژمارەیەک مەلەوان سەرچێشی دەکەن وەروە نمایشی بەلەممانەیە ئەوانە کۆمەڵێک لەو چالاکیانن کە فستیڤالەکە زیاد دەکاتەوە جگە لەوەش ژمارەیەکی یەکجار زۆر لە خانمان لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە ناوچەکانی تری کوردستان کە ژمارەیان 51 خانمە بەشدارن بە کاری دەستی و بە خواردنی کوردەواری لە فستیڤالەکەدا و هەروەها تایبەتمەندێکی تری ئەو فستیڤالەش ئەوەیە کە ئەو فستیڤالە هیچ یعنی قورسایەکی لەسەر حکوومەت نییە هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکراوە وەک فستیڤالێکی ملی بەڕێوە دەچێت لە بەرامبەر ئەوەشدا هەموو ئەو شوێنانەی کە بە جوتیاران دەدرێت بە خاوەن ئەوانەی کاری دەستی خواردنی کوردەواری دروست دەکەن شوێنەکانیش بێ بەرامبەر پێیان دەدرێت ئەوەش تایبەتمەندێکە لە تایبەتمەندیەکانی فستیڤالەکەمان. باشە کاک ئیسماعیل با زیاتر لەسەر هەنجیر ڕابواستین تایبەتمەندیەکانی هەنجیری ئەو ناوچەیە چین کە فستیڤالەکەش بەو ناوە کراوە؟ وەڵایی پێم خۆش و دواتر ئەو پرسیارە لە ڕێگەی پەیامنێرتانەوە ئاڕاستەی تایبەتمەندیەکانی ئەو بابەتە بکەن کە بەشی کشتتوکاڵی تەقتەقن ئەوان لە نزیکەوە دەبینی بێگومان خواردوتە لەو ڕوویەوە باسی بکەیت. بەڵێ لەگەڵی ژیاوم هەنجیری تەقتەق یەک لە هەنجیرە هەر تایبەتمەندەکانی کوردستانە هەنجیری زەرد زۆر لێرە بەناوبانگە هەنجیری ڕەشی شێ بەڵام ساڵانێکی کەمە هەنجیری ڕەش دەچێنن یعنی ئاستی بەرهمێنانەکەی هەنجیری تەقتەق زۆر زیاترە لە بەرهمێنانی هەنجیر لە شوێنەکانی ترش جگە لەوەش ئەو ماوەیە کە هەنجیری تێدا بەرهەم دێ لە تەقتەق ماوەیەکی دوور و درێژە یعنی چەندمان جێک لێرە هەنجیر دەفرۆشتێ وەروە نرخەکەشی بەرزە بەردەوام هەنجیری تەقتەق ئەوانە کۆمەڵێک تایبەتمەندین کە لە هەنجیری تەقتەقدا هەن. باشە ئەمە 3 ساڵە ئەم فستیڤالە بەڕێوە دەچێت کاک ئیسماعیل تاواکو چەند بووتە هۆکارێک بوو زیاتر ڕاکێشانی گەشتیاران بوو ناوچەکانی تەقتەق لە غەیری کاتەکانی دیکەشی ساڵ نەک بوو نمونە بەس لە کاتی بەڕێوەچوونی فستیڤالەکەدا؟
بەڵێ بەتاکید ئەم ساڵ کە ساڵی سێمە فیستیڤالەکە ئەنجام دەدەین وەک ئاماژەم پێکرد لە فیستیڤاڵی یەکەم 10,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی تەقتەقیان کرد بەڵام لە فیستیڤاڵی دووەم ڕێژەکە بووە دوو ئەوەندە بەرز بووە کە 3 ڕۆژ بوو بەڵام ئەم ساڵ کە 2 ڕۆژە پێشبینی دەکەین کە ڕێژەکە بۆ زیاتر لە 15,000 گەشتیار بەرز ببێتەوە خۆت دەزانی 15,000 گەشتیار سەردانی فیستیڤاڵێک بکە ئەو گەشتیارە کە بەشێکی یەکەم جارە دێتە تەقتەق بێگومان هەفتەکانی داهاتوو مانگەکانی داهاتوو ساڵەکانی داهاتوو ئەو تەقتەق دەناسێ بەردەوام دەبێت لە گەشتکردن بۆ تەقتەق بۆیە لەم ڕووەوە زۆر کەسەیە کە بەهۆی بانگەشەی فیستیڤاڵەکەەوە هاتوو بۆ ئێرە دواتر سەردانی کردو بۆ تەقتەق و تەقتەقی ناسیوە و گەشتی کردو بۆ تەقتەق بۆیە دەتوانین بڵێن ئەو فیستیڤاڵە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ناساندنی هەم ناوچە گەشتیارەکانی تەقتەق هەم ئەو بەروبوومانەی کە لە تەقتەق بەرهەم دێن ڕنگدانەوەیەکی باشی هەبوو کاریگەرێکی باشی هەبووە باشە ئامارێک لەبەر دەستدا هەیە گەر تەقریبیش بێت کاک ئیسماعیل بەگشتی نەک بەس تەقتەق سنووری کۆیە هەمووی ئەم ساڵ چەند گەشتیارتان هەبووە چ جوڵایەک هەبووە زیاد بووە ئێمە ئامارەکانمان شەشمانجی یەکەم کە ئامارەکانمان پێشکەش بە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر کردووە لە شەشمانجی یەکەمی ئەم ساڵدا 149,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی تەقتەقیان کردووە لە کاتێکدا ساڵی ڕابردوو کۆی ئەو گەشتیارانەی سەردانی ناوچەکانی ئێمەیان کردووە 307,000 گەشتیار بووە بۆیە پێشبینی دەکەین کە ئەم ساڵ ڕێژەکە بەرزتر ببێتەوە هەتا یەکی 749,000 گەشتیار لە مانجی 742,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی کۆیان کردو بۆیە دەتوانین بڵێن ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای کۆی ئێستا خۆشببختانە ناسێنراون ساڵانە ژمارەیەکی بەرچاو گەشتیار سەردانی دەکەن هۆکاری ئەم زیادبوونە بووچی دەگەڕێننەوە کاک ئیسماعیلەوە وڵا یەکەمیان بۆ زۆربوونی پرۆژە گەشتیارەکان لە سنوورەکە خاڵی دووەمیشان بۆ ئەو بە بازارکردن و مارکێتینگەی کە بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە دەکرێت هەم لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕێگەی ریپۆرتاژ و بەرنمەکان لە ڕێگەی سوسیال میدیاوە لە ڕێگەی ئەو کەناڵانەی کە بۆ خۆمان هەمانە وەروە لە ڕێگەی ئەو ڕێبەر و پرۆشەرانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێرەوە دروست دەکرێن و دابش دەکرێن ئەوانە هەمووی کۆمەڵێک هۆکارن بۆیە دەتوانین بڵێن هۆکاری سەرەکی مارکێتینگە وەروە هۆکارێکی تریش خەڵکی ناوچەکە لە بەهای گەشت و گوزار تێگەیشتون لەوە گەیشتون ئێستا گەشت و گوزار وەک تەنها سێکتەرێکی تەرفیهی بێ بەڵکو ئێستا وەک سێکتەرێکی ئابووری وەک سێکتەرێکی ئابووری ئەوەی کاریگەریەکی زۆری هەیە لە پێشکەوتنی ئابووری ناوچەکە ئەو زیادبوونانە بۆ ئەو کۆمەڵە هۆکارە دەگەڕێنینەوە ژمارەی تومارکراوی شوێنە گەشتیاریەکان لە سنووری ئێوە چەندە کاک ئیسماعیل ئێمە لە سنووری ناحەی تەقتەق 4 پرۆژەی گەشتیاری گەورەمان هەیە کە زیاتر لە 500 کەپری گەشتیاری لە خۆ دەگرێت دووەروە لە سنووری ناحەی ئاشتی کە گوندەکانی بۆگت کڵێسە لە خۆ دەگرێت ئەوێش 14 پرۆژەی گەشتیاریمان هەیە یەکیان کۆمەڵگایەکی گەشتیاری گەورەیە کۆمەڵگە یادی گەشتیاری کە هەموو پێکاتەکانی کۆمەڵگەیەکی گەشتیاری تێدایە بنکە و ئەوانی تریش کەپری گەشتیاری میلین کە لەلایەن خەڵکی گوندەکەەوە خاوەنی زەویەکان دروستکراون لەوێش زیاتر لە 500 کەپری گەشتیاریمان هەیە وەروە لەسەر بەنداوی سماقۆڵیش 14 بنکەی گەشتیاری هەیە کە لە خۆیان لە کەپر و لە ڕیستۆرانت و لە شتیتر دەگرنەوە ئەوانشکە زیاتر لە 300 کەپری گەشتیاریش لەسەر بەنداوی سماقۆڵی هەیە وەروە کۆمەڵگەی کۆساری گەشتیاریش کە کۆمەڵگەیەکی گەشتیاری لەسەر شاخی هەیبە سوڵتان لەسەر ڕووبەری 62 دۆنم دروست کراوە ئەویش یەکێکە لە کۆمەڵگە گەشتیاریەکانی سنووری قەزای کۆیە زۆر سپاس ڕێزدار ئیسماعیل عەبدوڵڵا ڕێڤەبەری گەشت و گوزارە کۆیە ژە تەقتەقی لەگەلمە بووی ماندوو نەبن